کامێراکانی تۆمارکردنی تیژڕەوی کەوتنەکار و شوێنی کامێراکانیش ئاشکراکرا. ئەمڕۆ 23 کانۆنی دووەم کامێراکانی تۆمارکردنی تیژڕەوی لە شاری سلێمانی کەوتنەکار. ئەفسەرێکیش لە هاتوچێ سلێمانی با تیواری ڕاگەیاند ئەو شوێنانەی کامێرایان لێ جێگیرکراوە بریتین لەمانە: نزیک گوندی ئەڵمانی لای شاری پزیشکی فاروق، پردەکەی لای نەخۆشخانەی بەخشین، ژێرپردەکەی نزیک فامیلی مۆڵ، ژێرپردی وڵوبا، پێشپردەکەی فامیلی مۆڵ و بەردەم گۆڕۆپانیچیا، پێش باڵەخانەی دادگا، پێشپردی پەڕینەوەی لای باڵەخانی پارێزگا، پێش پارێزگا بەرامبەر ماجدی مۆڵ، نزیک پردی تاسلوجا، ژێرپردی تاسلوجا نزیک فەرماندەی گشتی سەر و بەنزیرخانەی ڕاپەڕین، نزیک بەنزیرخانەی دابان، نزیک زانکۆی ئەمریکی، ژێر و سەرپردی پەڕینەوەکەی نزیک کەمپینۆی زانکۆ، نێوان هۆتێل تایتانیک و شاری گۆیژە، نزیک ڕەنگەلەری، نزیک کۆمپانیا سەسێل، ژێرپردەکەی سەرچنار، نزیک پردەکەی زەرگەتا، سەرەتای پردی کۆبانێ و ئەو دیوی کۆبانێ، ژێرپردەکەی نزیک نەخۆشخانەی 400 قەرەبێڵیەکە. ئەفسەری هاتوچۆی سلێمانی ئەوەشی گوت بە هیوای ئەوەی شۆفێران پابند بن و تووشی سزای دارایی نەبن و ڕووداوەکانی هاتوچۆش کەم بێتەوە، چونکەم کامێرایانە دوجار بۆ سەلامەتی سەر و ماڵی هاوڵاتیانە.